شاخص بورس ایران توی بەراورد بە دوره ساڵی اخیر ڕابردوو در این بۆرسەی ئێران لە منطقه سەدا یک سال 225 گەشەی منتهی به کردووە. امروز ئەوش مانای گەشەکردنی بالای ئابووری و 20 زیادبوونی درصد قازانج رشد نییە، داشته بەڵکو و هۆکارەکەی بۆ لاوازی بەهای عمده ریاڵ دلیلش و به خاطر هەڵاوسان افزایش دەگەڕێتەوە. هەر ئەوەش وای ارزش کردووە بەهای جایگزین ئاڵوگۆڕی شرکت ها دۆلار به لەلایەن دلار رو ببینیم. کۆمپانیەکانەوە زیاد بکە. اون ئەو هەڵ تورمی ئاوسانەی که ما کە بابت بەهۆی دلار توی بەرزبوونەوەی بەهای اینترنت ما دۆلارەوە لە افتادیم ئێران کم کم ڕوویداوە، خودش رو به قۆناغ شکل بە افزایش قۆناغ قیمت شرکت کاریگەریەکانی ها به میاد دەردەکەوێت. و لەلایەکی نشسته. ترەوە بخش زیادبوونی پارە عمده لە از رشد بازاڕی قیمت شرکت پاڕاوەداراییەکانی ها ئێراندا نه وای ناشی لە از خەڵکی کردووە افزایش پێشببینی ئەو سودآوری بکەن لە اونها بلکه داهاتوودا به خاطر هەڵاوسان در واقع ڕوودەدات. بەڵام بە مراوغت با پێچەوانەوە ئەو وضعیت پارانەی فعلی کە لە دلار و ایران. بانکەکاندا دایان ناوە قازانجی کردووە. هەر ئەوە ژوای کردو ئێستا بە شێوەیەکی توی بەرچاو لە دوره بازاڕی اخیر و این پشکەکاندا هەوڵی منظورم زیاتری وە به یک بەرهێنان سال بدەن. منتهی به امروز